بەنای کتێبخانەی گشتی سلێمانی سوپاسی بەڕێز دکتۆر لەتیف دەکەین و ماوەیەک لەمەوە پێشی بەڕێزی کتێبخانەی خۆی پێشکەش بە کتێبخانەکەمان کرد لە بەشی شەخسیەکان هەر لێرەشەوە جێی خۆیەتی سوپاسی ئەو بەڕێزانە بکەم کە لەم ماوەیە هاوکاری بەردەوامی کتێبخانەی گشتی سلێمانیان کردووە لەوانە بەڕێز وەزیری ڕۆشنبیری بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز کاک حاکم قادر کە توانی کافتریایەک لەناو کتێبخانەی گشتی سلێمانی بە دیاری پێشکەش بکات لەگەڵ داوینکردنی دوو کتێبخانەی خۆی بۆ کتێبخانەکەمان و ئەمانە ئەو هاوکاریانن کە ئەو بەڕێزانە لە خەمخۆریان بۆ کتێبخانەی گشتی سلێمانی پێشکەشیەکەن هیوادار نمونەیان زۆر بێت داوینکردنی کتێب و سەرچاوە بۆ کتێبخانەی گشتی سلێمانی بەرەو کارێک بێت ئێمە سوپاسیەکەن چونکە دوجار ئەمە خزمەتی گەورەیە بۆ ئەو خوێنکارانەی بۆ ئەو خوێنەرانی کە سەردانی کتێبخانەی گشتی سلێمانیەکە بە تایبەتی لە دوای ئەو قەیرانەکە ماوەی 4 ساڵە کتێبخانەی گشتی سلێمانی نەیتوانێت هیچ کتێبێک لە بازاڕەکان لە پێشەنگەکان بکرێت بە حکمەوەی کە ئەو بودجانە هەمووی ڕاگیراوە جگەلەوەی کە ساڵی ڕابردوو بەڕێز کاک قوبات تاڵبانی بڕی 500 کتێبی بە دیاری لە کتێبخانەی پێشانگەی نەدەوڵەتی هەولێر بۆ ناردین لەوە بترازێت کتێبخانەی گشتی سلێمانی و کتێبخانەکانی تریش هیچ بودجەیەکیان لە بەردەستانیە کە کتێب و سەرچاوە بە تازە بۆ کتێبخانەکان کردن بە تایبەتی زمانە بیانیەکان نە کوردیەکان هیوادارین ئەو کەسانی کە توانیانێ و ئەیانەیە خزمەت بە کتێبخانەی گشتی سلێمانی بکەن کە مڵشی هەموو خەڵکی شاری سلێمانیە کتێبخانەی گشتی سلێمانی دەرگاکانی کراوەتەوە بۆ هەر جۆرە هاوکاریەک کە پێشکەشی بکرێت.